گفتگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگاوەر حەسەن کاندیدی ژمارە 16 لە بازنەی هەولێری لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. کاگاوەر سڵاو لێبێم، کاتت باش، سپاس بە بەشداریکردنە لەگەڵمان. بۆچی دەتانەوێت بچنە بەغدا؟ لە بەغدا دەتانەوێت چی بکەن بۆ خەڵک؟ طبعا بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێزیشتان، سڵاو لە ئەو کەناڵە جوانەی کورسات کە دائیمەن دەنگ و ڕنگ و سیمایەکی جوانی هەیە لە ناو کۆمەڵانی خەڵک. طبعا ئەم خۆشم بناسێنم وەکو هاوار حەسەن کاندیدی ژمارە 16 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ کاگاوەر، دەتانەوێت بچنە بەغدا چی بکەن بۆ خەڵک؟ طبعا من بەجددی دەمەوێت زۆر ئیحتیمام بە کەرتی تەندروستی بدەم. کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەرەو پوکانەوە دەچێت لە کەرتی گشتیدا. یعنی ئێمە ئەوی خۆمان ڕاگرتووە لەم بارودۆخە کەرتی گشتی بە تەواوی لە خزمەتی هاوڵاتیانی کەم دەرامەت دانیە و کەرتی گشتی کۆمەڵک کێشەی تێکەوتووە بەرەو سیمی پرایڤێت و بەرەو زیاتر خەڵکی کەم دەرامەت نەتوانێت سوودی لێ ببینێ. باشە، لە بەغدا دەتەوێت چۆن ئەمە چارەسەر بکەیت؟ ئەمە لە بەغداوە چارەسەر دەکرێت؟ تەبیعی ئێمە ئەگەر تەمەشای حکوومەتی فیدرال بکەین لە بەغدا و لە شارەکانی تر، خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەکی گشتی لە کەرتی گشتی تەبعاً لە لێرکوانە زۆر باشترە لە ڕووی دەرمان و لە ڕووی خزمەتگوزاری تەندروستی. بەڵام لە کەرتی گشتی یعنی هاوڵاتی زیاتر هاوڵاتی کەم دەرامەت سوودی لێ دەبینێ. کەرتی تایبەتیژەوە بە خۆشتان دەزان ئەو کەسانی کە باری ئابووریان باشە هیچ کێشەیەکیان نییە. کەرتی گشتی بۆ خزمەتی هاوڵاتیانی کەم دەرامەتە. باشە کاگەوار، چۆن ئەمە چارەسەر دەکەن؟ یعنی پرۆژە چییە؟ پلانە چییە؟ بەرنامەتان چییە؟ لە ڕێگەی چیەوە ئەمە چارەسەر دەکەن؟ خەڵک دەزانێت ینی کەرتی گشتی بەرەو ئەوە دەبرێ ئفلیس بکرێت، لە ناو ببرێ، فەقیر هۆژار نەتوانێت بچێتە کەرتی گشتی، خەڵک پەنابەرێ بۆ کەرتی ئەهلی. بەس ئەمە چۆن چارەسەر دەکەن ئەگەر تۆ بیبی بە نوێنەریان؟ ئەمە چۆن چارەسەر دەکرێت؟ ئێستا ئەگەر ئێمە سیر بکەین دەبینین 100 تا 50 کەرتی گشتی ئیفلیس بووە. لەبەرەوەی ئەمە دەتوانین وەزارەتی تەندروستی و هەموو دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بە دام و دەستگایەکی پیری دابنین، لەبەرەوەی گەنج هەڵی دامەزراندنی بۆ نەڕەخساوە. تقریبان لە 2013ەوە گەنج دانەمەزراوە. ئەوەی کاریش دەکاتن لە ناوەندی تەندروستی زۆربەی تووشی نەخۆشی شەکرە و زەخت و ئەو شتانە بووە. دەمانەوێت کار لەسەرەوە بکەین بەجددی هەڵی دامەزراندن هاوشێوەی حکوومەتی فیدرال کە مرکزیە لەوێندەری لێرکانش ئەو مرکزیەتە بگەڕێتەوە و کۆمەڵک کێشە هەیە لە کارمەندانی تەندروستی لەوێندەرێ ئیمتیازاتی زۆر زیاترە وەکو ئەو ئیمتیازاتە لە هەرێمی کوردستانی لە ڕووی دەرماڵەوە، لە ڕووی خوێندنەوە، دابین کوردی کورسی خوێندن، لە ڕووی خزمەتگوزاری باشتر. ئێمە بۆ دەمانێت بچینە بەغدا؟ دەمانێت ئەو جیاوازیە نەهێلین لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی فیدرال. باشە کاگەوە، ڕۆژانە کە دەستنە نێو خەڵک چیتان پێ دەڵێ کە تۆ دەچی دەڵێ دەنگ بدەن بە کاندیدی ژمارە 16 دەنگ بدەن بە من؟ چیت پێڵێن؟ داوای چیتان لێکەن؟ خواست و داواکاریان چییە؟ خەڵک داوای خزمەتگوزاری لێ دەکات. خەڵک ئەمن لە ئەوەی مەیدانی سەردانەکانم کە سەردانی هەر شوێنێک دەکەم دەبینم دوو کارمەندی تەندروستی هەیە دانەمەزراوە، چەندین ساڵە هەڵی کار نەدۆزراوەتەوە. هەموو کەسێکیش ناتوانێت ینی کەرتی تایبەتیش بەشی ئەو هەموو دامەزراوە ناکە. ئێمە تقریبان لە بەس لە سنووری هەولێر نزیکەی 15,000 دەرچوومان هەیە تا ئێستاکە دانەمەزراوە و زۆر بەداخەوەش یعنی وەزارەتی خوێندنی باڵا تەمان ئەو پەیامەشم بۆ وەزارەتی خوێندنی باڵایە هەر بەرهەم دەهێنێ و بەبێ ئەوەی لەسەر خواست و
ئەوەی وەزارەت تەندروستی بێ، یعنی وەزارەت تەندروستی هیچ تەنسیقێک نییە لە بینی وەزارەت تەندروستی و خوێندی باڵا بۆ ئەم دەرچوانە. پێویستە یعنی حکوومەتی هەرێم بیر لەوە بکاتەوە بەڕاوێژ ئایا ئەمە چمان پێویستە، چ پیشەیەکمان پێویستە، یعنی پیشەی وا دەکرێتەوە حکوومەتی هەرێم هیچ پێویستی پێی نییە. باشە کاگەوار چی بۆ کەسانە دەڵێ کە دەیانەوێ دەنگ بە تۆ بدەن، دەنگ دەری تۆن خۆیانێک لا کردێتەوە کە دەنگت پێ بدەن، باوانەشی کە یەکلا نەبوونەتەوە کە دەنگ بدەن، چیان پێ دەڵێ، چۆن قەنەعەتیان پێ دەکەی، چیان پێ دەڵێ؟ من بەوە قەنەعەتیان پێ دەکەم نەک بەوەش یعنی بە مەیدانیش ئەو شتە ڕوویداوە، خاستەن ئەو هەوڵانەی سەرۆک پاڤڵ کە بۆ جێڕانەوەی موچە و بۆ هەوڵی جددی درراوە بۆ جێڕانەوەی خزمەت گوزاریەکان بۆ مافی گەلی کوردستان، من لەو ڕۆژ پێیان دەڵێم پێتان ئەگەر دەتانەوێ یەکێتێکی بەهێزبی دەتانەوێ دەنگ و ڕنگ و سنگمان هەبێ لە بەغدا پێویستە دەنگ بدەن، دەنگی خۆتان بسەپێنن. من ئاوا وەڵامیان دەدەمەوە. زۆر باشە کاگەوەر حەسەن کاندیدی ژمارە 16 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەیە و لێر هیوای سەرکەوتنت بۆ خوازین. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. خۆشەویستان بەجێتان دێڵین لە بەرنامەی پرسی ڕۆژ وەبیرتان دێنینەوە ئەمڕۆ کەرنەڤاڵێکی جەماوەری فراوان بۆ ناساندنی کاندیدانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی لە چەمچەماڵ بەڕێوە دەچێت. چەمچەماڵ پایتەختی شەیدان و ئەنفال لانکەی قوربانیدان و خەبات و تێکۆشان لەوێ کەم ماڵەیە شەیدێکی نەبێ، ئەنفالێکی نەبێ، قوربانیەکی بۆ ئەم نیشتیمانە نەدابێ. ئەمڕۆ بافڵتاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ دەبێ. دڵنیام باسی غازی کۆرمۆر دەکا، ئەو ناوچە دەوڵەمەندە دەکا بە غاز کاگەر وەکو لە پەیامەکانی دیکەی داوتی ئەگەر سیاسەتی حەکیمانی ئێمە نەبوایە ناوچەکەشی پێوە دەسووتا، بەڵام ئەوە تا ئێستا بووە بە چراخان، بۆ بە بناغەی کارەبای 24 کاتژمێری بۆ هەرێمی کوردستان. ئەوە غازی چەمچەماڵە کارەبای کوردستان دابین دەکا، چاوی جیهانی هێناوەتە سەر ناوچەکە. ئەمڕۆ کەرنەڤاڵێکی فراوان لەوێ بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی یەکێتیەکان، دڵسۆزان و کادران و خەمخۆرانی یەکێتی لەوێ ئامادە دەبن لە پێشوازی سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەبن گوێ بۆ وتەکانی دەگرن. بەرنامەی پرسی ڕۆژ کۆتایی هات تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ.